بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستان، باسی گومانی باشە بین. گومانی باش بچێ؟ گومانی باش بەخوای گەورە. بابزانی ئێمە گومانەکەمان بەخوای گەورە چۆنە؟ چونکە ئەمە بڵێ کارێکە تەنها لە خەیاڵ و لە عەقڵی ئینسان خۆیایەتی، لە قەناعەتی ئینسان خۆیایەتی. بەڵام ئەزانن چی لەسەر بنیاتەنرێ؟ گەورەترین بڕیاری خوای گەورە لەسەر تۆ ئەو گومانەیە کە تۆ لەسەر خوایە بیت. بۆیە خوای گەورە فەرمێ ئەنا عیند ظەنی عەبدی بی. الله، من لە شوێن گومانی عەبدەکەمام. عەبدەکەم چۆن گومان بەرێ، من ئاوامان بڵی لەگەڵاکەم. بۆیە مۆزوعەکە زۆر زۆر خەتەرە. ئەگەر هەر ئاوا بە ڕووکەشی بیگرین، بزانین ئەم خوایە خوایەکی بەڕەحم و بەخشندە و گەورە و عەزیم و هەموو سفەتە جوانەکان لە قیامەتا کە چوینەوە بەردەسی ئەو سیفەتانە ئەبینین. چۆن گومان بەرین خوای گەورە ئاوا ئەدۆزینەوە و چەندێکیش لە خوا نزیک بینەوە، ئەو نە عەزەمەت و قودرەتی خوای گەورەمان بۆ دەرەکەوێت. بۆیە ئەوانەی کە لە خوای گەورەوە زۆر نزیک بوون، گومانی باشیان بەخوا بردووە، و ئەوانەی کە زۆر لە خوا حاڵی بوون، لە هەموو کەسێ زیاتر خوایان ناسیوە. بۆیە فەرمێ وأنا معه إذا ذكرني، منیش لەگەڵیام لە کاتێکا یاد مەکات. یعنی چی؟ یعنی فاذكروني أذكركم. یعنی سێمە ئاوا لێرە دانیشتوین یادی خواکەین، بیر لە عەزەمەت و لە گەورەی و لە بەخشندەیی و لە جوانی و ئەی خوای گەورە، خوای گەورەش یادی ئێمەکە. چەند هاوکێشەیەکی پۆزیتیڤە، چەند گەورەیە بۆ عەبد کە بزانێ لەو کاتەیە کە ئەمبی لە خوای گەورە کاتەوە، خوای گەورەش یادی ئەوە کاتەوە. یعنی لەمە عەزەمەتتر ئەبێت چی بێ کە تۆ بیری عەزیمێکەکەیتەوە، ئەویش بیری بچووکێکی وەکو تۆکە. من و تۆ لەکوێی کەونا دیارین هەتا خوای گەورە ئەم شەرەفەمان پێ ببڕێ و بفەرمێت فاذكروني أذكركم، یادم کەن منیش یادتانەکەم. سەحابەیەکی وەکو ئوبەی کوڕی کەعب لە کاتێکا قورئانێ نووسیەوە، پیاوێکی خوێنەوار بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان چوو بەلای فەرمووی إن الله أمرني أن أقرأ عليك لم يكن الذين كفروا من أهل الكتاب. خوای گەورە ئەمری پێ کردوم کە سوورەتی لم يكن الذين بەسەرتا بخوێنم. ئوبەی کوڕی کەعب سەیری چۆن بیرەکاتەوە، نەیوت پێغەمبەری خوا ئەدیت خوا بۆم خوێنە با لەبەریکەم، ئەبۆم خوێنە با بینوسمەوە، ئەبۆم خوێنە نە. سەیری بیرکردنەوەی ئەو چۆن بوو. فەرمی وەسەمانی، فەرمی ناوی بردم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی نعم فبەکە. فەرمی بەڵێ. دەستی کرد بە گریان ئوبەی. یعنی ئوبەی بیری کردەوە خوایەکی خالقی ئەرز و ئاسمانەکان بە پێغەمبەری خوای فەرمووە ئەم سوورەتە بۆ ئوبەی کوڕی کەعب تەنانەت ناوبردنی لای خوای گەورەوە خۆشی ئیشەکەی لە بیر بردەوە، خەجاڵەتی نوان لە بەردەمی خوایەکی عەزیم و گەورەیە. خوای گەورە باسی کردم، بەڵێ ئینجاسی بە گەورەی خۆی کرد کە خوایەک بەم عەزەمەتەوە لە خۆشیە دەستی کرد بە گریان، یاخود لە ترسە دەستی کرد بە گریان. بەڵێ فإن ذكرني في نفسه ذكرته في نفسي. ئەگەر لە ناخی خۆیان یادم کاتەوە،
منیش لای خۆم یادێکەمەوە وإن ذكرني في ملأ ذكرته في ملأ خير منهم يعني سێمەکە یادی خواکەین باسی خواکەین جەنابیشتان تەلەڤیزۆنەکان و مۆبایڵەکان و شاشەکانتان خستووەتە سەر ئەم یادە گوێ لە یادی خوای گەورە ئەگرن سەکەنە خوای گەورە لە ئاسمان لای مەلە الأعلا لای مەلایکەتە باڵاکان باسی ئێماکە یەکیش ناومانە بە ئەڵێ ئەو فڵان کەس سەکەن یادی منەکەن ئەو فڵان کەس و فڵان کەس و فڵان کەس مەجلیسەکەیە بە ناوی سیانیمانەوە ئەمە چ شەرەفێکە ئەمە چ گەورەییەکە ئەگەر هەر یەکەمان لە نەفسی خۆیان ئەمە شک بەرێ کە خوای گەورە چۆن ئێرە باسەکرێ ئێمەش لە ئاسمان باسەکرین بەم ناوانە بەم زیکرە زیکری ئێمەش بەرز دەبێتەوە بەم ناوبردنە ئێمەش ناومانە برێ لە شوێنی ترە سبحان الله کەواتە هیچ گومانی تیا نییە هیچ بیریش لەوە نەکەی تۆ بڵی وابێ بڵێ ئێستاکە نەخوای گەورە باسی منەکا لای مەلەی ئەعلا چۆن نەزانی چکە من باسی ئەوەکەم لەناو کۆمەڵی خەڵکە بەرە توخوا با مەجلیسەکانمان ئەم مەجلیسانە بن مەجلیسی زیکر بن مەجلیسی یادی خوای گەورە بن الله وإن تقرب إلي بشبر تقربت إليه ذراعا ئەگەر یەک بست عەبدەکەم لێم نزیک بێتەوە من باڵێ لێ نزیکە بمەوە وإن أتاني يمشي أتيته هرولة ئەگەر عەبدەکەم زراعێک لێم نزیک بێتەوە ئەوە من باعێ لێ نزیکە بمەوە ئەگەر هاو بۆلام من بەروڕووی ڕاکەم سبحان الله ئەمە گومانی باشەکەیە کە تۆ بڵی ئەوە من بۆ لای خوا ئەڕۆم ئەچم بۆ مزگەوتەکەی ئەچم بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی حەج و عەمرەیەکەکەم ئەچم بە ڕۆژهۆ بم ئەچم زیکرێکەکەم ئەچم سیلەیەکی ڕەحمە گەیەنم تۆ بە پێ ئەڕۆیت خوای گەورە بە هەرولەیە بەدەمتەوە ئەمە بڕاستی خۆشەویستەکانم دەست هەموو کەسێک ناکەوێت ئەم زیکرە گەورەیە ئەم یادە گەورەیە لەناو چێیە لەناو مەلەئی ئەعلا ئێوەزان مەلەئی ئەعلا چێیە مەلەئی ئەعلا ئەوەیە کە لە خوار عەرشەوە مەلایکەتە گەورەکانی خوای گەورەی لێیە کە خوای گەورە شتەکانیان پێڵێ و ئەوانەشن کە کاروبارەکانی هەموو بوونەوەر ڕائەپەڕێنن و هەموو شتەکانی ژێژێتەوە بەردەستی ئەوانە مەلەئی ئەعلان لە دەسەڵاتە باڵاکانان تۆ چەند خۆشە پێ بڵێن ئەمشەو لە مەجلیسێک ئازانی فڵان کەس باسی منی کرد تواوتی چی بۆ لای کەسی دووەم ئەرێ تخواوتیانم شۆ لە مەجلیسەکە باسی من کراوە مدیرەکەم سەرۆکی بەشەکەم هاتۆ باسی کردوم بەرپرسیارکەم مەسوولەکەم سەرۆکی حیزبەکەم ئەی چەند خۆشە تۆ ناو مەجلیسێکا باس کرابیت کە مەجلیسی سەر زەوی نییە ئەسڵەن لە ئاسمانە تۆ ناوت هەبێ دڵنیاش بە چەند لەو شوێنە ناوە بەرز بێ لە دنیاشە ئەو ناوەکە بەرزە بێتەوە هەرچی بکەیت مادەم ناوەکەت لە ئاسمان نووسراوە چەند خۆ بشاریتەوە خوای گەورە ناوەکە و بەرز دەکاتەوە و لە ناو خەڵکان ناوتە بێ بۆ چکە تۆ هەوڵە دینایی خوای گەورە و زیکری خوای گەورە و یادی خوای گەورە بەرزکەیتەوە خوای گەورەش ناوی تۆ بە بچووکی نایەڵێ بەڵێ لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکیان سەحابەیەکی هەبوو هەموو جارێک کە ئەچوو بۆ جیهاد پێشنوێژیە کرد بۆ سەحابەکان قول والله ئەحەد خوێن هاتنەوە بۆ پێغەمبەری خۆیان باس کەوتیان پێغەمبەری خوا هەموو جارە سوورەتێکی خوێنێ و قول والله ئەحەدیشەکا بەسەریا و ئەویشمان بۆ خوێنێ فەرمووی پرسیاری لێ بکەن بزانن بۆچی ئەیخوێنێ ئابۆ شێوەیە فەرمووی لأنها صفة الرحمن فأنا أحب أن أقرأ بها شكو صفتي خواهي قهرية هذا كم دائما يادي أم صفتانا بكم حمو جارك لسورتي سيما بلهم قل هو الله أحد بيغمري خاصة فبي أخبروه أن الله عز وجل يحبه يوج مجري بنيك خواهي قهرية أوي خوشوه أو صفتي خواهي قهرية خوشوه ناوكاني خواهي قهرية خوشوه بس قل هو الله أحد خوشوه
خوای گەورەش ئەوی خۆشەوێ. لەبەرەوە ئینسان چەند لە خوای گەورە و نزیک بێ ئەو نەگومانی باشی بە خوای گەورە بۆ دروستە بێ، ئەو نەش لە خوای گەورە نزیکە بێتەوە. بۆیە پێغەمبەری خوا سەڵام فەرمێ ئەنا ئەخشاکم لله و ئەتقاکم له، من لە هەمووتان زیاتر لە خوا ترسم و لە هەمووتان زیاتر متەقیترم. بەڵێ بۆیە داوود لەگەڵ ئەو هەموو حکم و دەسەڵات و مڵکەیە کە خوای گەورە پێدا بوو، كان يصوم يوما ويفطر يوما، کە بیر لە داود دەکەینەوە ئەڵێن بەس خەریکی ژنبازی بووە، بەس خەریکی دنیا و مڵک بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خەیر الصیام صیام داود، باشترین ڕۆژووی داودە، يصوم يوما ويفطر يوما، ڕۆژە بە ڕۆژۆ بە ڕۆژە ئیشکان، یعنی لە ساڵەکەیە 6 دانە مانگ بە ڕۆژوو بوو، یعنی نیوەی تەمەنەکەی بە ڕۆژوو بوو. بۆ چکە لە خوای گەورەوە زۆر نزیک بوو. ئەو پێغەمبەری خۆمانە صلی الله علیه وسلم ئەو وەستا بە پێوە لە شەو نوێژە هەتا وەکو قاچەکانی ئاوسا. بۆ چکە زیاتر خوای گەورەی ناسی، زیاتر گومانی باشێ برد، زیاتر لە خوای گەورە نزیکە بۆەوە. ئینسان هەتا لە خوا نزیک بێ، هەتا زیاتر خوا بناسێ، زیاتر شتی بۆ دێ. لە ڕۆژی قیامەتە کە هیچ پێغەمبەرێک نییە شفاعەت کە خەڵک هەموو پێغەمبەران تاقیەکەنەوە کە شفاعەتیان بۆ بکە. ئاخر جان دێرن لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەنا لەها، من بۆ ئەم کارم. فەرمێ ئەچمە ژێر عەرشە و سوجدەیەکە بەم. فەرمێ خوای گەورە کۆمەڵێ دەرگام لێ ئەکاتەوە، کۆمەڵێک زیکرم بۆ هێنێتە پێش، کۆمەڵێ وەصف و ستایشی خوای گەورە ئەکەم کە ئێستا نایزانم. بۆ چکە لە ڕۆژی مەحشەرە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە ئەبینێ لەو هەیبەت و جەبەروت و لەگەڵ ئەو عەرش و لەگەڵ ئەو مەلایکەیە کە هێنە خوارەوە، لەو ڕۆژەیە زیاتر لە خوای گەورە نزیکە بێتەوە و زیاتر حاڵیە بێ. بۆیە کۆمەڵی قسەی بۆ دێ کە ئێستا بووی نایەت، وەلەو وەحی بۆ دێ و پێغەمبەریشە. بۆیە ئینسان هەتا لە خوای گەورەوە نزیکتر بێ، زیاتر شتی بۆ دێ، زیاتر لەگەڵ خوای گەورەیە تێکەڵە بێ، زیاتر گومانەکانی باشترە بن. بەڵێ بۆیە چەندێکمان کردووە لەم خەڵوەتانەیە کە یادی خوای گەورە هەکەین، لە نەفسی خۆمانە بیرەکەینەوە، ئەژنۆکانمان نەگرینە باوش. وەکو مامۆستا نالیە فەرمێ شەو هاتوو ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم. شەو هاتوو ئەم سکوونە تەنها لە شەوا هەیە، لە سەیەکی ئەخیری شەوا کە خوای گەورە دابەزێ بۆ ئاسمانی یەکەم، دابەزێ بۆ ئاسمانی دنیا. ئەفەرمێ شەو هاتوو ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم، مەشغوڵی نەفەسگرتنی مشکین نەفەسێکم. لەم حوجرە لەبەر پەنجەرە کەوتوم و دەخوێنم، بێعەینی دەڵێی بولبولی گۆشەی قەفەسێکم. الله، لەم حوجرە بزانە ئەو پیاوانی پێشەمە چەند عابید بوون، چەند لە خوا ترس بوون، چەند ئیماندار بوون. لەم حوجرە لەبەر پەنجەرە کەوتوم و دەخوێنم، بێعەینی دەڵێی هەر ئەڵێی بولبولی گۆشەی قەفەسێکم. هەم واریسی فەرهادم و هەم نائیبی مەجنون، وا تێمەگە قوربان کە گەدا بول هەوەسێکم. هەڵێ من شوێنگرەوەی شیرین و فەرهادم، بەڵام ئاشەقەی من شیرین نییە و لەیلا نییە، جیاوازە. وا تێنەگەی کە گەدا بول هەوەسێکم. وا هەست نەکەی کە من ئینسانێکی حەز و ئارەزوەکانم پێش خستووە و ئیساکەنە دانیشتوم بە دیار پێک و بە دیار مەزە و بە دیار خۆشیەکان و لەزەتەکانی دنیاوم. نا، هەوەسپەرست نیم. گەردەن کەچی تۆم بێکەش و ڕست و قەلادە، وازن مەبە ناعاریف و هەرزە مەرەسێکم. فەرمێ من گەردن کەچی تۆم، عەبدی تۆم خوای گەورە، بێکەش و ڕست و قەلادە، بەبێ ئەوەی هیچ کۆتێکرا بێتە گەردنم وەکو ئەکرێتە ملی عەبدەکان، من خۆم گەردن کەچم، ملم درێژ کردووە، بەبێ قەلادە و بەبێ ئەوە. هەرزە مەرەس نیم، ئینسانێکی هەرزە و هیچ لە بارانە بوژ نیم. واللهی کڵاوی سەری من چرخی دەماڵی،
ببوایە بەدامانت ئەگەر دەست ڕسێکم ئەڵێ ئەگەر بەس دەستم بگەیشتایەتە تۆ ئەو نە بەرزە بوومەوە ئەو نە یادم بەرزە بۆەوە کڵاوی سرم چرخی ئاسمان ئەگەیشتە عەرش چرخی ئاسمانی ئەماڵی ئەو نە گەورە ئەبووم و ئەو نە بەرزە بوومەوە الله سبحان الله واللهی کڵاوی سەری من چرخی دەماڵی ببوایە بەدامانت ئەگەر دەست ڕسێکم خۆزگایەک ئەگەر نەمانتوانایە شوێن پێی پێشینەکانی خۆمان لە پێغەمبەران و لە سەحابە و لە پیاوچاکان هەڵگرین خۆزگە بمانتوانایە تەنها و تەنها شوێن پێی باو باپیرانی خۆمان لە کوردەواری ئالەم خەڵوەتەیە بچینایەتەوە وانەیەک لە وانەکانی زانکۆکانی ئەوان فێر بووینایە ئەو کاتە خاوەن شەهادە بەرزەکانە بووین و چرخمان لە ئاسمانە گەڕا. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.